بەرەو 4 ساڵ دەڕوات هێشتا بار و گوزەرانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا خراپە و موچەخۆران کێشەی پاشەکەوت و درەنگکەوتنی موچەکانیان هەیە. ئەم قەیرانی داراییە کاریگەری لەسەر جموجۆڵی بازاڕ و ژیانی ناو خێزانەکانی ئەم کۆمەڵگەیە بەجێهێشتووە. خەڵک ئەوەندەی پێدەکرێت داوای باشکردنی ئەم دۆخە بکات. ئێستا بینین بارودۆخی خەڵکی زۆر خراپە، لە ئاستێکی زۆر نزمدایە و خەڵکی گوزارانی بە تەواوەتی تێک چووە و ئەمە پێویستی بە گۆڕانکاریە، پێویستی بەوەیە کە ئەم جیلەی کە ئێستا دەسەڵات بەڕێوە ئەبن بە خۆیان نابچنەوە، چونکە ناوچەکە لە بەردەم گۆڕانکاریەکی گەورایە. ئەم گۆڕانکاریە ئەگەر بێت و بەری لێنەگری بۆ شتی خراپتر تەشەنە ئەسێنێ. هیوادارم ئێمە هیوامان وایە و گەشتبینیشین بۆەوەی کە بگەنە ڕێگە چارەیەک نەخشە ڕێگەیە کە ئیتر ئەم کۆمەڵگەیە لەمە زیاتر تەحمل ناکات. 4 ساڵە بە هەموو ڕێگایەکی مەدەنی مامۆستا و فەرمانبەرانی حکوومەت نیگەرانیەکانیان گەیاندووەتە کاربەدەستانی ئەم هەرێمە، بەڵام هێشتا وەڵامێکیان وەرنەگرتووەتەوە. ئەم ڕەوشەنە لەبارە بۆ ئەوان ئومێدیشی لەلا کەس کردوون کە چارەسەرێک بۆ ئەم قەیرانە بدۆزرێتەوە، بەڵام کەس لە هیوا نەکەوتووە. ئەبێ ئێستاکە فکر ئەوە بکرێتەوە کەوا باری ئابووری خەڵک چاکرێت. ئەوە ئێمە داهاتەکانمان گشتی ڕۆیشت ئەبێ لەگەڵی حکوومەتی بەغا کە ئەو داهاتانی کە تەسلیم بە حکوومەتی بەغا کریا ئەبێ هەوڵ بدرێت بۆ ئەوەی موچەی هاوڵاتیان چاک بکرێت و لە کاتی خۆیشیا بدرێت. ئیتر خەڵک یعنی تحملی بەڕاستی تحملی وەزعەکەی نەماوە. ئەش بێ ئەوانش بیرێ لەم خەڵکە بکەنەوە کە بەڕاستی گوزەران تەواو خراپ بووە. ڕۆژانە بینین ئێمە بە تایبەت باسی کردی پەروەردەکەین، مناڵ بژێی زۆر خراپە، دایک و باوک دێن معاناتیان زۆرە. هیوادارم تۆزێ بەخوایان نەبچنەوە. جا نازام لەم دۆخۆشدا من وەکو خۆم خۆپشاندان و بایکۆتوانم پێ چارەسەر نییە کاکە خۆپشاندان بەسەر کیاکەی و حکوومەتەکەی فەرموو حاڵی خراپە. ئێستا کە هەرێمی کوردستان سەرەڕای بەردەوامبوونی قەیرانەداراییەکەی بەرەو ڕووی دۆخێکی جیاوازی سیاسیش بووتەوە، موچەخۆران لە دەلاقەیەک دەڕوانن چارەسەرێک بۆ سارد و سڕی گیرفانیان بدۆزرێتەوە. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.